ناوەڕۆکی پرۆژەکە پێک هاتووە لە دوو خولی فێرکاری بۆ خوێندکارانی قۆناغی چواری کۆلێژی کشت و کاڵ. خولی یەکەم دروستکردنی مرەبایە، خولی دووەم هەنگاوانیە. بۆ ماوەی 7 هەفتە بەردەوامی هەبوو ئەم خولە کە تێیدا فێر بوون چۆن هەنگ بەخێوکەن و چۆن ببنە خاوەن بوونە هەنگاوانیەکی لێ هاتوو. هەروەها فێری لە خولی دووەمدا فێری ئەوە کران کە چۆن مرەبا دروستکەن و لە داهاتدا خاوەن کاری خۆیان بن. دامەزراوەی بم لەو بوارانی کە کاری تێعاکا لە هەر شار و شارۆچکەیە کە بتوانێت خزمەت بکات خزمەتی کردووە. پرۆژەی ئەم جارەمان لە شاری کەرکووک خۆشەویست بووە کە پاڵپشتیکردنی گەنجەکان بووە کە بە یارمەتی ڕێکخراوی ڤالێتی کوشتتوکاڵی لەگەڵ کۆلێجی کوشتتوکاڵی زانکۆی کەرکووکە توانیمان پرۆژەیە کە بۆ ماوەی 2 مانگ بەردەوام بوو. ڕێکخراوەکەی ئێمە لە ساڵی 2020 دامەزراوە لە بواری ژینگە و کشتتوکاڵە ئیژەکە ئاماژ لە دامەزراندنی پەرپێدانی کەرتی کوشتتوکاڵ و پاراستنی ژینگەی شاری کەرکووکە. خولەکە نزیکەی 65 بۆ 70 خوێندکار بەشدارە تێیدا بە هەردوو خولەکەوە. لە هەردوو خولەکە سێیەکەمی هەردوو خولەکە خەڵات ئەکرێن. لە خولی هەنگاوانی بووم، سپاس بۆ خوا یەکەمم هێنا. ئەم خولە تقریبان بۆ ماوەی 7 هەفتەیە بەڕێوە چوو. خولێکی زۆر باشە، سوودی زۆرێکشم لێ بینی. بەهۆی دکتۆر کەریمەوە زۆر حەزم بە ئەم ئیشە بووە هەنگاوانی. پرۆژەیەکی باشە ئینشاڵڵا بۆ مستەقبل بۆ داهاتوو گەورەتر بکەم. ئەو کەرەستانەی کە وەرم گرت کە بۆی لێ یەکەمم هێنا، ئینشاڵڵا کاتی تەخەرروجا سوودی لێ بینم، مەشروعی خۆمم پێکەمەوە. و لە کۆتایی بەرنامەکەدا کە 3 کەس لە 3 خوێندکار بوونە یەکەم و دووەم و سێهەم لە هەردوو خولەکەیە و دامەزراوەی بم پاڵپشتی دارایی و میدیایی کرد لەم پرۆژەیە. ئێمە لەم خولە کە بەشداریمان کرد، ڕاستی من هیچ فێرکاریکە وام نەبوو لێی نەمەزانی بەباشی. خولەکە لە هەفتەیەکە ڕۆژێک ئەمان کرد فێری چۆنێتی مرەبا و چەند جۆر میوە ئەکرێ بە مرەبا، هەر جۆری و شێوازێکی تایبەتی خۆی هەیە. بەو شێوەیە دروستکردنەکەی زۆر بەباشی فێر بووین لەم خولەیە و یەکەمی دەورەکەش بوو. شەهادەی تایبەتیان پێمان بەخشی شادێکی نێودەوڵەتیە و کە شادێکی زۆر باشە. بۆ سیڤیەکانشمان زۆر بە سوودی لێبینی.